الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان دارانو خواناساني زۆر بەڕێز، لە وتارەکانی ڕابردوودا لەگەڵ جەنابتاندا لە خزمەت سوورەتی فاتر ئاەتی 19 بۆ 22 دابووین. ئەم قورئانە پڕ بەرەکەت و بەخششە، وەکو باسی قیامەتمان بۆ دەکا کە ژیانی هەتایی هەمومانە بەویستی خوای پەروەردگار لەگەڵ ئێوەی ئازیزی ئەم مزگەوتە بچکۆلە، لەگەڵ یەک بەیەکی ئێوەی بینەرانی ئەم وتارەدا هەمومان جێگامان بەهەش دەبێ. وەکو قورئان ئەمەی بۆ باس کردوین لە ڕێی ئاەتەکانی خۆیەوە، لە ڕێی کەلامەکەی خوای پەروەردگارەوە باسی ژیانی دنیاشی بۆ کردوین. قورئان فەرمووی وەلا الظیل وەلا الحەڕوور، هەرگیز وەکو یەک نین، هەرگیز وەکو یەک نین سێبەرەکان لەگەڵ گڕ و گەرماکان. بەڕێزان دیقەتی وردی قورئان بدەن، لێرەدا لایەکە دووبارە بۆتەوە، نەی فەرموو وەلا الظیل والحەڕوور، فەرمووی وەلا الظیل وەلا الحەڕوور. ئەمە دوو مانای هەیە، یعنی یەکەمیان سێبەرەکان و گڕە گەرماکان وەکو یەکتری نین، دووەمیان خوای گەورە فەرمووی وەلا الظیل وەلا الحەڕوور، یعنی سێبەرەکان وەکو یەک نین، گڕە گەرماکانیش وەکو یەک نین. ئەوەش مانای دووەمی. سێبەرەکان وەکو یەک نین هەر بە واقعی ژیان تەماشاکە، سێبەری مرۆڤ کرد لەگەڵ سێبەری خواکردا، سێبەرەکە و هەوا فێنکەکەی زۆری فەرقە. جەنابەت لەژێر درەختێکی گەڵاپڕدا دانیشی، لەژێر سێبەری کەپرێکا دانیشی، لەژێر سێبەری لەتەشاخێکا دانیشی، زۆری فەرقە لەگەڵ ئەوەی لەژێر سێبەری خانوویەکا دانیشی، لەگەڵ سێبەری خێمەیەکا دانیشی. ئەوەشیان ڕاستە سێبەرە، بەڵام هەرگیز ئەو تام و چێژ و فێنکایەی نییە. قەدری سێبەر و قەدری پشودانێک لە شنەی شەماڵێکی فێنک لە سێبەرێکە، خواگەر خوا بیدا نان و پیاز و دۆیەکی لەگەڵا بێ، ئەوە هەر قیمەتی تەواو نابێ. ئەو کەسە قەدری دەزانێت کە دوای شەکەتی و ماندووبوونی دەگەڕێتەوە ئەو ژێر سێبەرە. پەروەردگار وەکو خەڵاتی خۆی بۆمان باز دەکا و دەفەرمێ والله جعل لكم مما خلق ظلالا، سوورەتی النەحل ئاەتی 81. پەروەردگار یەکێ لە لوتفەکانی کە بێ شومار و هەر ناتوانین بیری لێ بکەینەوە، یەکێ لەو شتانەی لەوە ئەچێ ڕۆژێ من و تۆ بە بیرماندا نەهات بێ، هەتا قورئانەکەمان خوێندۆتەوە بەڕێزان بریتیە لە سێبەر. ئەگە خوای پەروەردگار ڕەحمی نەکردایە هەرگیز پاقەتچیای شاخێک کە لە سێبەرەکەی بەسەرتا دێ و چەند ئاسوودە لە ژێریا دادەنیشی، ئەو شاخە سێبەری نەدەبوو، ئەو درەختە سێبەری نەدەبوو، ئەو لا دیوارە سێبەری نەدەبوو. ئەوە ڕەحمی خوای گەورەیە کە دروستکراوەکانی خۆی والێ کردووە سێبەریان هەبێ. بەڵێ سێبەرەکان وەکو یەک نین. کەسێک دوای ماندووبوون، دوای کاسبیکردن، دوای عەرەق ڕشتن، دوای هەوڵدانێکی زۆر دێتەوە سایە و سێبەرەکەی ئای چەند بەچێژە. جەنابەت دیقەتت داوە، من تاقیم کردوێتەوە تۆش بینیوتە چەند بەچێژە دوای ئەوەی زۆرت گەرما بووە و عەرەقت ڕشتووە و کارت کردووە، دێی لە سێبەرێکی فێنکا پشوو دەدەی و نان و ئاوێک دەخۆی. چەند بەچێژە و چەند بەخێرە، بۆیە نانی حەڵاڵ ئەوەندە بەتامە و پاداشتیشی لای خوا هەیە. بەڵام سێبەری کەسێکی حازر خۆری بەر سێبەر بەخوا بێچێژە. هەر لە ئیسلامدا و لە عورفی مرۆڤی پاکی وەکو جەنابتاندا لە کوردەواریدا ئەو پەندە کە دەڵێ حازر خۆری بەر سێبەر مەبە، ئەمە لە قورئانە وەرگیراوە، چونکە ئەو حازر خۆری بەر سێبەرە کە کاسبی ناکە، کە ڕەنج نادا، کە عەرەق ناڕێژێ، یان بە جاسووسی لەسەر ئەم و ئەو دەژی، یان بە حیزبایەتێکی ناشەریفانە دەژی، یاخود بە بندیوارێک موچە وەردەگرێ. هیچ کار و کەسابەت و وەزیفەیەکی نییە، بەردێکی لەم وڵاتە لەسەر بەردێکدا نەناوە،
بەرگریەکی لەم خاک و ئاوە نەکردووە، دەستێکی بە خێری نەبووە، واژۆیەکی پڕبەرەکەتی بۆ فەقیر و هەژار نەکردووە، موچەیەکی زەبەلاح دەخوا و لە ماڵەوە حەل لەژێر سێبەرا کەوتووە. ئەوە حازر خۆری بەر سێبەرە. ئەوەیە کە وڵات وێران دەکا. هەر وڵاتێک، هەر نیشتیمانێک، هەر گەل و نەتەوەیەک حازر خۆری بەر سێبەری زۆر بوو، بڕواتان هەبێ کیانی ئەو نەتەوەیە لە مەترسیدایە. واللهی ئابووری ئەو وڵاتە لە مەترسیدایە. بڕواتان هەبێ بە هیممەتەکان وردە وردە پاشەخشە دەکەن، چونکە قەدریان نازاندرێ. بۆیە نانی حازر خۆری بەر سێبەر هەم بێچێژە. قەت بەخیلی بە کەسێک مەبە کەس مانگانە موچەیەکی حەرام سەدان خەڵک لە شۆفێرەوە، لە حەماڵەوە، لە کرێکارەوە، لە ئەندازیارەوە، هەر یەکە بە پێی توانای خۆی و موچەی خۆی نانێکی حەڵاڵ دەباتەوە. ئەها سێبەری ئەم دەوڵەمەندە چەند جوانە، چەند پڕخێر و بەرەکەتە، ئەو دەوڵەمەندە لای خوا چەند خۆشەویستە. نعم المال الصالح للرجل الصالح. بەڵام دەوڵەمەندیشیش هەیە چاوی لە هەژاریشە، ناڵێ ئەوەی کارم بۆ نەکا نابێ بخوا. لەولاوە خاوەن پێداویستە تایبەتەکان دەبینێ. ئەو منداڵانە دەبینێ کە باوکیان نەماوە کاسبیان بۆ بکاو، خۆشیان توانای کارکردنیان نییە، دەستی خێری بەسەر ئەوانەشە هەیە کە دەستی کاریان نییە. یعنی دەوڵەمەندی بەڕەحمەت کە سایە و سێبەری هەیە چاو ور دەکاتەوە. ئەگەر تۆ دەستی ئیشکردنت هەیە خێرت پێ ناکەم، وەرە کار بکە. ئەگەر دەستی ئیشکردنت نەماوە ناهێڵم فێری سوال بی، یارمەتیت دەدەم، هاوکارت دەبم، ناهێڵم زەلیلی هەژاری بی، ناهێڵم بەهۆی هەژاریەوە ماڵەکەت سێبەری ماڵەکەت لەسەرت لاچێ، یارمەتیت دەدەم. ئەم دەوڵەمەندانە چەند جوانن. وەلە ظیل سێبەرەکان وەکو یەک نین لە بواری حکومڕانیدا. کاربەدەستانێکان بە درێژایی مێژوو بیان خوێنەوە، لە سایە و سێبەری دادپەروەری و لێزانی و دڵسۆزیاندا وڵاتیان پێشکەوتووە، میلەتیان حەساوەتەوە، لە شەڕ و شۆڵ بە دوور بوون، پەیوەندی دیبلۆماسیان لەگەڵ هەموو دنیادا هەبووە، کار و کەسابەتی فراوانی تێدا هەبووە، هەمووی بەرەکەتی ئەم پێشەوا دادپەروەرەیە. وڵاتانێکیش هەن پێشەواکەی سێبەری نەبوو، گڕ و گەرمای بۆ خەڵک هەبوو، وەکو فیرعەون لە پێناوی کورسیە شەڕەکەی خۆیدا ئامادە بوو منداڵی ناو بێشکەش سەر ببڕێ. هەموو وڵاتی پەرت کرد، هەموو خەڵکی لە یەکتر کرد بە دوژمن، دەرگای کەسابەتی داخست، بەس بەلولەی تفەنگ دەبێ نام پەیداکەی. ئەمانەش بەڕاستی قەت سێبەری ئەم کار بەدەستە لەگەڵ سێبەری ئەو کار بەدەستە خۆی پەروەردگار دەفەرمێ وەکو یەکنین. قورئانەکە یەک وشەیە، بەرەکەتی ئەم قورئانە ئەوەیە شۆڕ دەبێتەوە بۆ ناو تێگڕای کایەکانی ژیان. لێرەدا پێم خۆشە موژدەیەک لە قورئانەوە عەرزی جەنابتان کەم. ئەی ئەو کەسەی کەوا لە ژیانی دنیادا نەحەسایتەوە، ڕۆژێک سایە و سێبەرێکی فێنک و خۆشن نەبینی، بۆ چونکە ئامادە نەبووی کە خوا بە ئازادی خەڵقی کردووی خۆت بکەی بە کۆیلا. ئەی ئەو کەسەی لە پێناوی ئەوەی نانی کۆیلایەتی نەخوارد قەت ئامادە نەبووی خۆت بکەی بە کۆیلە و ئازادی لە دەستدەی، نانهێشت بە ئیسراحەت دانیشی و پشوێک بدەی بەردەوام ماندوو بووی. ئامادە نەبووی هەرگیز بە جاسووسیکردن لەسەر برای موسڵمانی خۆت نان پەیداکەی. ئامادە نەبووی حازرخۆری بەر سێبەروی بەهۆی ماستاوچێتیت بۆ دەسەڵات و ئەم کار بەدەست و ئەو کار بەدەست و شعر خوێندنەوە بە باڵایدا و وتار خوێندنەوە و دوعا بۆکردن و ماستاوچێتی و کلکە لە قێ قەت ئەمنانت نەخوارد، ئەمنانت نەخوارد. بۆیە زۆر لەبەر گڕ و هەتاو بووی، کەم لەبەر سێبەر و حەسانەوە بووی. حرام خۆر نەبووی، دەرگاکانی حرام دەکرانەوە و لە پڕێک دەبووی بە کوڕێک، بەڵام لەبەر خوا قبوڵن نەکرد. وجدان ڕێگەی پێنەدای خیانت لە هاوڵاتیانی نیشتیمانەکەی خۆت بکەی. بۆیە زۆر ماندوو بووی لە ژیاندا. موژدەت لێبێ کە لە ژیانە کەم حەسایتەوە و زۆر ماندوو بووی، تۆ حەساوەی قیامەتی. خوای پەروەردگار لە سوورەتی یاسین لە ئایەتی 56 دەفەرمێ والذین آمنوا وعملوا الصالحات، ئەو کەسانێکی ئیماندارن و هەروەها کار و کردەوەی جوانیش کە بەرهەمی ئیمانە هەیانە، سندخلهم جنات تجري من تحتها الأنهار، بسين هناويتي بخوا هر أون الروحكت درشو حتى هتا لما ينتي دنيا رزقار الدبي
یەکسەر دەگەیشت بە باخەکانی بەهەشت کە لە ژێر ئەو باخ و باخاتانەوە ئاو دەڕوە. جا جوانترین دیمەنی باخ ئەوەیە کە لە ناو درەختەکانیەوە جۆگای ئاو دەڕوە، ئاوی سازگار. خالیدینە فیها ئەبەدا، خۆشی ئەو بەهەشتە لەوەدایە ئەبەدا، بە هەبزیندویی بۆ هەمیشە تیا دەمێنیەوە. جارێکی تر بەجێی ناهێڵی، نەخۆش ناکەویتیا، دڵتەنگ نابی، تووشی ئاژاوە مشکیلە نابی، هەرگیز بە مردن بەجێی ناهێڵی. لەهم فیها ئەزواج مطهرة، خێزانە بەڕێزەکەی خۆت لە دنیا قەدری بگرە، لەوێ بە پاککراوی دەدرێتەوە. هەرچی پیسیە کە بە جەستەی مرۆڤەوە هەیە و لە دنیادا قێزەونە، هاوسەرەکان لە بەهەشتا خوا هەمووی پادەکاتەوە، هەمووی خۆشیە و دوورە لە هەموو شتێک کە مرۆڤ قێزی لێ بکاتەوە. وندخلهم ظلا ظليلا، پەروەردگار دەفەرمێ تۆ لە دنیادا بۆ پاراستنی عەقیدە و ئیمانەکەت، بۆ پاراستنی ویژدانی خۆت، بۆ ئەوەی غەش لە هاوڵاتیەک نەکەی، دەستت نەچۆ خوێنی خەڵک، دەستت نەچۆ ماڵی حەرام، دەستت نەچۆ معاشی بندیوار، دەستن نەچوە خیانەت لە نیشتیمان و نەتەوەکەت، خۆتفرۆشین نەکرد و پارەی زۆر بێنێ باخەڵتەوە، زۆر گڕە و گەرمان لێدرا، کەم سێبەرت بینی، پاداشتەکەی ئەوەیە ظیلان ظلیلا، هەتایە لە سێبەرێکی هەمیشەیدا ئیسراحەت بە، جارێکی تر ناڕەحەتی نابینیتەوە. قورئان لە سوورەتی ئەمە لە سوورەتی ئەنیسا ئاەتی 57 بوو کە بۆم خوێندنەوە. لە سوورەتی یاسین ئاەتی 56 دەفەرمێ هم وأزواجهم في ظلال على الأرائك متكئون، ئیمانداران خۆیان و هاوسەرەکانیان خاو خێزانیان في ظلال لە سێبەرەکاندان. سبحان الله وردی وشەکانی قورئان. ظلال ئەوەیە یعنی درەختەکانی بەهەشت گەڵاکانی زۆر پڕن، تۆ کە لە ژێر درەختێکا دانیشتۆی، گەڵایەک لەسەر گەڵایەکی تر لەسەر گەڵایەکی تر، یعنی ئەم درەختە زۆر بەرزە، ئەوەندە گەڵاکانی چڕ و پڕن، تۆ لە ژێر زۆر سێبەرای خۆشترین سێبەری هەیە، لەسەر قەنەفەکانی بەهەشت پاڵ دەدەنەوە لەگەڵ خێزان و ماڵ و منداڵی خۆتدا، هەتا ئیسراحەت دەکەی. قەت بەزەیت بە خۆتانایەتەوە بڵێ لە دنیادا ئاسوودەیم نەبینی، لە دنیادا حەسانەوەم نەبینی، لە دنیادا سرم نەچۆ بەر سێبەر. ئەفەرین، چونکە بە مەردی ژیای، بە مسلمانی ژیای، بە نانی حەڵاڵ ژیای. بەڵام ئەم ئاەتانەی قورئان ئاەتی 57 سوورەتی ئەنیسا ظلا ظلیلا، ئاەتی 56 سوورەتی یاسین في ظلال، هەتا لە ژێر سێبەرەکانی بەهەشتا ئیسراحەت دەکەی. قەت خۆزگە مەخوازە بۆ کەسەی حەزر خۆری بەر سێبەر بوو، بەڵام خوانە ناز بوو، بەڵام حەرام خۆر بوو، بەڵام لەسەر قوت و ژیانی خەڵک وەکو مشەخۆر دەژیا، قەت خۆزگەت بەخۆی نەکات، چونکە ئەو لە قیامەتە نەحەسێتەوە. وەلە الحەڕوڕ، پەروەردگار دەفەرمێ هەرگیز گڕەگەرماکان وەکو یەک نین. هەیە گڕەگەرما و گڕەبای زۆری چەش لە دنیادا بۆ نانی حەڵاڵ، بۆ نانی حەڵاڵ، بە کرێکاری، بە جوتیاری، بە ئاژەڵداری. گڕ و گەرمای زۆری لێدرا بۆ خزمەتی ئیسلام، وەکو سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو بیابانی عەرەبستانەدا. ئێستا خەڵک لەبەر سپلیت و موبەریدە ناژی، ئەو زەمەنە ئەو بیابانیان بڕیەوە بە پێ، بە سواری حوشتر بەس بۆ یەک ئامانج، ئەم ڕەحمەتەی ئیسلام بگەێنە هەموو گۆشەیەکی ئەم جیهانە. هەموو پێستی لەشیان لێ دەبەوە لە کاتی تەبووکە کە وەختی پێگەیشتنی میوە بوو لە مەدینە، کە وەختی سێبەرە خۆشەکان و پشودان و ئیسراحەت و هێشووی خورما و ترێ و ڕەزەکان پێگەیشتە بوو، ئەو ئاوە سازگارە لە بەردەمیان بوو، هەموویان بەجێهێشت بۆ ئەوەی ئەم ڕەحمەتی ئیسلامە بگەێنن، بەرەو مەرگ دەڕۆیشتن. ئەو گڕی گەرمایە پێستی دەم و چاوی لێ دەکردنەوە، خوایە بەس بەهەشتەکەم لە تۆ دەوێت، دەمەوەکو من ئەم ڕەحمەتی خوایەم وەرگرتووە، ئەم ئیسلامەش بگەێنم بە خەڵک. ئەمانە وەلە الحەڕوڕ، ئەم گڕ و گەرمایە بەزایە نەچووە، قەت وەکو گڕ و گەرمایەک نییە کە کەسێ لە دنیادا زۆری چەشتووە، بەخوا خەڵکانێکیش هەیە و هەبووە لە پێشتر و لە ئێستاشدا، مردووە و یان هەیە زیندووە، پێستی لەشی لێبۆتەوە بۆ ئەوەی خزمەتی کەسێکی وەکو خۆی بکە.
ئێستا ئەو کەسە کە گەیشتۆتە پلەی باڵای دەسەڵات هەر ناشی ناسێ، هەر ناشی بینێ. ئێستا کاڵک بە ئەژنۆی خۆی دەشکێنێ و دەڵێ ئای بەس ڕەنجەڕۆیم بۆ مایەوە. بەخوا هەر لەم دنیادا نەیگەیاندۆتە قیامەت کە دەڵێ یا لەیتەنی اتەخەذت مع الرەسوول سەبیلا یا وەیلەتا لەیتەنی لەم ئەتەخذ فولانا خەلیلا. سوورەتی ئەلفورقان ئایەتی 27 و 28. ئەمە ئەمە کافرەکان لە قیامەت ئاوا دەڵێن، بەڵام بەخوا هەیە هەر لەم دنیا هاواری کردووە، لە ئاخری تەمەنایە بەس ڕەنجەڕۆیی وە ماوەتەوە. ئەوانەی ئەم خۆی بە قوربان کردوون هەر ناشی ناسن، هەر نەفرەتی لێ دەکەن، هەر لە حیزبەکەی خۆشیان دەری دەکەن، هەر چەک و سیلاحی دەکەن. ئەوانە دەڵێن ئای خۆزگە ئەو تەمەنە نازدارەمان لەگەڵ پێغەمبەرا بەسەر ببردایە و لەسەر ڕێبازی ئیسلام بووینایە. یا وەیلەتا لەیتەنی لەم ئەتەخذ فولانا خەلیلا، خۆزگە لەگەڵ فڵان کەسە نەبوومایە. خەلیلەن بەڕێزان یعنی بەسەر و بەماڵ بە قوربانی فڵان کەس بووم لە دنیادا، بەسەر و بەماڵ خۆم بە قوربان دەکرد، خۆم بە قوربان دەکرد، بەڵام خۆ ئەو هیچ وەفایەکی نەبوو، خۆ هەر نەیناسیمەوە، خۆ هەر مەرحەبایی نەکردم، خۆ هەر نانی خوارد موسفرەی دڕیم. بۆیە زۆر ئاگادار بە با ڕەنجەڕۆی دنیا و قیامەت نەبی، با ڕەنجەڕۆ نەبی. ئەوەی ئێمە پێی سەربەرزین ئەلحەمدولیلا ئەوەیە لە سای ئەم ئیسلامەتیەدا لە یەک ڕۆژی ژیانمان پەشیمان نین. یا ڕەبی خۆیان سوپاست دەکەم، من وەکو خۆم بەندەیەکی لاواز و زەعیف حەمد و سەنای خوا دەکەم لەژێر سایەی ئەم ئیسلامەتیەدا بە بەرەکەتی ئەم مینبەری مزگەوتە لە یەک ڕۆژی ژیانم پەشیمان نیم، لە یەک وتارم پەشیمان نیم، لە یەک وشەم پەشیمان نیم، لە یەک هەنگاوم پەشیمان نیم. جەنابی شەد ئەلحەمدولیلا ئەهلی مزگەوت هەروای تۆش بینەری ئەم وتارە بیر دەکەیتەوە، ئەوەی بۆ خوات کرد بێ بەس ئەوەت بۆ ماوەتەوە دڵی خوا بەس دڵم بەوە خۆشە. بەڵام بەخوا کەسانێک هەن کە لە غەیری ڕێبازی ئیسلام بوون هەموو ژیانیان ڕەنجەڕۆیە، هەمووی بە فیڕۆچوو، نەکەس مەمنونیان بوو، نەخۆیان دڵیان خۆشە. زۆر تێکۆشەری دیێرینم بینیوە ئەڵێ وەڵڵاهی تەمەنم بگەڕێتەوە گەنجەتی هەڵەی وا ناکەم خۆم بە قوربانی کەسکەمەوە. بۆیە ئێمە لە ئیسلامدا سەیری وردەکانی قورئانکەن، هەموو جار عرستان دەکەم بە وردی لە خزمەت قورئان دابن. مع الرەسوولی سەبیلامان هەیە، مع الرەسوولی لەگەڵ پێغەمبەرین سەبیلا لەسەر ڕێبازی ئیسلام. ئێمە پێغەمبەر پەرستیش نین، ئەو ڕێبازەی ئەو قورئانە کە سەبیلەکە ئەو قورئانەیە ڕێبازەکە کە هاتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەستی پێوەگرتووە، منیش ڕێک دەستم بەو قورئانەوەیە، بەڵام لە ڕێی پێغەمبەرەوە بە من گەیشتووە. چاوە لێ لە ئیسلامی ئێمەدا پێغەمبەر پەرستنیش حرامە، ناکرێ. مع الرەسوولی سەبیلامان هەیە، سەبیلەکە ڕێبازەکەمان ئەو قورئانەیە. پێغەمبەر بە ئەمانەت بە ئێمە گەیاند، چەندە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەشی بەو قورئانەوە بووە کە گەیاندوێتی من و تۆش بەشمان پێوەیەتی، بۆ ئێمەش هاتووە، بەڵام لە ڕێی ئەو دەستە ئەمینەوە بە ئێمە گەیشتووە. بۆیە ئیمامی ئەبوبەکر زۆر جوان لەو حەقیقەتە حاڵی بوو و بەبی سەحابەکانی هێنایەوە لە کاتی وەفاتی خۆشەویست و نووری چاومان بە قوربانی ناوی پیرۆزی محەممەد صلی الله علیه وسلم فەرمووی کاتێ جەنازەی مبارەکی دانرابوو سەحابە پەشۆکا بوون، سەدمەیەک لێیدا بوون، تووشی شۆک بوون، ئەو نازدارە بەجێیان دێڵێ جارش کە قسەیان لەگەڵ ناکە. ئیمامی ئەبوبەکر ئەو ڕاستەی خستە ڕوو، من كان يعبد محمدا فإن محمدا قد مات ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت. هەر کەسێ محەممەدی دەپەرستا ئێستا ئەوە محەممەد وەفاتی کردو چۆ بەربارەکەی خۆی و دنیای بەجێهێشت، بەڵام هەر کەسێک ئەڵڵای پەرستووە الله حي لا يموت، هەمیشە زیندۆ و قەت مردنی بەسەردانایە. مسلمانان ئێمە لەسەر ڕێبازین، نەک پێغەمبەر پەرست بۆ بین. ئەگەر پێغەمبەر ئەم دینە ڕەحمەتی پێگەیان دین بەجێهێشتین، بەڵام ئەڵڵا هەرماوە، خۆ ئێمە ئەڵڵا دەپەرستین. ئەمە تێگەیشتنی ئێمەیە بەڕێزان. لە دینی ئێمەدا الحب للهمان هەیە، الحب لله خواپەرستیە. پێغەمبەرت خۆش دەوێت صلی الله علیه وسلم بەس لەبەر خواپەرستیە. سەحابەمان بەخوا برا خۆش دەوێت نووری چاومانن ناوەکانیان لە ناو دڵماندا تۆمارە، مێژوەکەیان دەبێت بە شانازیەوە بخوێنینەوە، بەخوایەک سەحابەمان نەدیوە، خزم و کەسوکارمان نین، خەڵکی وڵاتیشمان نین، بەڵام بیلبیلەی چاومانن بەس لەبەر خوا، بەس لەبەر ئیسلام. الحب لله
فلان زانا و عالممان خۆش دەوێت بەخوا هیچ ئیشمان پێی نییە، فلان ئەولیا و پیاوچاکمان خۆش دەوێت هیچ ئیشمان پێی نییە، من تۆم خۆش دەوێت لەبەر خاتری خوا. الحب لله، تۆ منت خۆش دەوێت، دوعای خێرم بۆ دەکەی لەم سەر مینبەرە، بەخوا هەرچی ئیش و کاری دنیای بێ بە یەکترینیمانە. ئەمە خواپەرستیە. الحب لله. بەڵام لە ئیسلامی ئێمەدا الحب مع الله شیرکە، هیچ کەس نابێت لەگەڵ ئەڵڵادا بێ، مع اللهمان نییە. الحب مع الله کەسێکت خۆش دەوێت لەگەڵ خوادا، لەگەڵ خوادا کوفرە، لەگەڵ خوادا شیرکە. بۆیە ئێمە دەڵێن مع الرسول سەبیلا. سەیری وردی قورئان کە من لەگەڵ پێغەمبەرە لەسەر مەنهەجی قورئانم، من لەگەڵ پێغەمبەرم، نەک پێغەمبەر پەرست. بۆیە موسڵمان قەت لە ژیانیا پەشیمانی لە هیچ شتێکە ناکا. ئەوەی خۆشم ویستۆ ڕۆژە لە ڕۆژان بەس لەبەر خوا بووە، لله بووە، الحب لله. بەڵام الحب مع الله کوفرە، شیرکە. هەر کەسێک لەگەڵ خوادا خۆش بوێ، لەگەڵ خوادا وەکو خوا خۆشت بێ کوفرە. نەخێر بەس لەبەر خاتری خوا و ڕەزامەندی خوا خۆشم دەوێت. بۆیە لە قورئانە سەیری وشەکانی قورئانکەن. باڵقیس مەلەکەی سەبا کە موسڵمان دەبێ ناڵێت چوومە سەر ڕێبازی سولەیمان، دەڵێ وەئەسلەمت مع سولەیمان لله رب العالمین. سوڕەتی ئەنەمل ئاەتی 44. تەسلیم بووم بە پەروەردگاری جیهانیان کە ئەڵڵایە لەگەڵ سولەیماندا. خۆی بردە هاوشانی سولەیمانەوە. من تەسلیم بە سولەیمان نەبوومە خزمەتکاری ئەو، نەچوومە سەر ڕێبازی ئەو، چوومە سەر ڕێبازی رب العالمین لەگەڵ سولەیماندا. بۆیە سولەیمانم خۆشویست، بۆیە ئیمانم هێنا بەخوا رب العالمین لە ڕێی ئەوە ئیمانەکەم وەرگرت، خۆی هاوشانی سولەیمان کرد. سولەیمان ئەو پێغەمبەرە پایەبەرزە. بۆیە لە ئیسلامی ئێمەدا قەت پەشیمان نابی ئەوەی کردت بۆ خوا بێ. بەڵام مع الله نەعوذ بالله شیرکە و کوفرە. و ئەگەر لە دنیاشا کەسێک اتخذت مع لا ليتني اتخذت لم يتخذ فلانا خليلا. خليلا يعني بدل بالروح بخوين بمال بمندال خم بقرباني فلان كس دكم او فلان كسش خوانا ناسه. والله لم دنيا دا بنزي پشیمانی دا گزي ولا قيامتها لجهنم شاء او تبرال لدك على اليد ببريم هل نم ناسي وهل نان ناس وهل نفرت اللي بيه من فريق خم ناكم تجاي فريق توكم بويا ولا الظل ولا الحرور. قرآن فرموي سيبركان وقرقر ما كان وكو يقنين. أم قرآن پر بركتا لخزمت أمشن آيات دا هشتا ماويتي بإذن خواه هالي دقرين بو تالي داهاتو داواكارم لخواي پروردگار يا ربي خواه باشتر لقرآنك تشار زامان كي، يا ربي خواه باشتر لقرآنك تمام قيني بركتي جياني أم دنيا مان به بختور مانكا بركتي جياني قيامت مان به سرفرازي قيامت مانكا. يا ربي خواه كمو كوري ولارو لوري منزوري يا الله رنجروي قيامت نبين. يا ربي خواه لرنجروياني قيامت نبين. يا ربي خواه لرنجروياني أم دنيا يجنبين. خواه أوي كرمان خالصا بو توبه يا الله أوي خوش مان ويس بس لله لبر توبه. يا ربي خواه بمان باريزي الحب مع الله ما نبه هیچ شتێک نەکەین بە هاوشانی تۆ بە هاوتای تۆ الله ئەحەد و الله الصەمەدی بە تاک و تەنها دەتپەرستین بە تاک و تەنها دەناسین لەسەرم عەقیدەیە بمانژێنە و بمانبرێنە و زیندومان بکەیەوە. شیفای نەخۆشەکانمان بۆ بنێرە یا شافی یا الله. ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە گرفتەکانمان بۆ چارەسەر کە بە ڕەحمەت و میهرەبانی خۆت. آمین آمین والحمد لله رب العالمين.